من لە خزمەتم خانم زۆر زۆر بەس پارەی سپاس کاشێرەکە بەخۆ من نایم زۆر سپاس دەست خۆش بێ سەر لە خزمەتم خانم فەرمو لە خزمەتتان خانم. خەیش کارە باش هاتووەتەوانێ عجیبەوە چۆنە کارە هەیە ها خوا بە دڵی خۆمانەکە لە خزمەتتان خانم. ژنەکە دارەکانم هەر هەمووی بڕیەوە هەتا سێمانیکە هەتا زستانی هەڵڵایەکە تەورەباری تۆ سەرمان نابێت ئەمەرم بۆ دروست کردی حازر بەخوا حیاتە ها چی نازانم تۆ لەوەتی لە مارکێتەکە هاتوونێتە دەرەوە تۆ میزاجێ نییە چییە مەسەلە دەتۆ واز لەو شتانە بێنە نازانم ئەگەر بێتاقەتی شتێکەیە بە من بکرێ بۆ بکەم دەتۆ پێم بڵێ واز بێنە ئێستا چی خۆشە چایەکی گەرم ڕەحمەتە لێبێت لە دنیاە نییە لە چایکی جوانمان بۆ بێنە لە خزمەتتان خانم. باشە بوو ئەم قسەیەم کرد من بۆ ئەمە مود لە خزمەت تام خانم ئەوە هات ژنە خانم خاسەکەم هات ئەی ئافرم ئەی ئافرم جا ژنەکە یەک تەکلیفی خۆمانە لەم و دواگە چاوە تێکردم هی من شەکری تێمەکە لەبەر شەکرەکەم خەریکە یاریەکات لە خزمەتتان خانم. ئەڵێ زمان بۆسێ سەرڕەحەت هێنات یاخوا و لە شە ساڵ بێت جاژنەکە بۆ مەعلوماتێ ئەمە هەژ نۆنەوە چام تێکەڵ کردووە لە سیریلانکا لە نازانم چۆ لە ئەنواع و ئەشکال چا ئێستا بێت تامەکەی خۆی عادەتەن چا تۆ تفت بێ خۆشەوە نییە بەس 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 با زۆر دیارە بێت خۆشەکرێت یە نەکردووە بزانم تامەکەی چۆنە جاوەرە چایەک ژنەکە و بۆ لێنێت و بەم سەرمایە ئادەی ئەڵڵا ئەو جاوەرە ژنەکە و بۆ لێنێ بەم سەرمایە و وەڵا قەرزاربارە کردم ئەوە تۆ هەدیەک لای من هەدیە بۆ من؟ ئای بۆ کێ ئەی قابیلە یا بۆ خانم خانم چی ئەمە چیە قسانە لە خزمەتتان خانم. قبلی باوکم قەونا قەومانوم و حەلی کەیتر تو حەقی نەبێ غازی گەڵهای بەس خۆش نییە چاکەشی دێ لە ترساوتم خۆشە غازی غازی دایما نووسیۆڵێ قازی دەستە دەستە لە خزمەتم خانم هەر دڵم خەبەریە دڵێ پێوەیەتی وەرە بابە دڵی چیم پێوەیەتی ئەوەنە لە مێشکمایی تۆ لە خزمەتم خانم لە خزمەتم خانم نیست بە بەردەمما هاتوو دیارەوە نییە بەدەبی خەی شۆردان خەم لە لای خانمە خانم کە چێژنەکە خانم کێیە تەواوەوە نەما دەقە بە دەقە ڕۆژ بە ڕۆژ لە کارەکە و لەبەر دوکانەکە لەبەر دەرگا لە ماڵەوە من دەقە بە دەقە تاقیبی تۆکەم ها تەواو ئەوە نەما تەواو ژنەکە کە ئێمە کەی لە تەمەنی ئەوان بۆ خاتی خوای من قابلە منە کابراایکی هین بەدەبی خۆ دڵی لە خزمەتم خانم من جێگام بۆ دەخسی بۆچی لێرە پاڵکەوتوی غازی ها خەوم لێکەوت و خۆم خەو بەدەست زینسانە لە خیەت ئەوە نەما ئیتر لە ئێستاوە من داڵغەم لەسەر تۆیە بە چاو دەجێ بۆ داخستم بچم بخەوم دەی هەستا بەتانەستورەکە بۆ دانا تۆ هەستا باش تەوا ئەوە نەما دەستە هەسە دەی باش لە خزمەتتان خانم غازی قەومان تۆ عیلاجی خۆ بکە ئاخر دڵپیسی لەم تەمەنەیە